ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوا لێ بێ لە سەرەمەرگا بوو. بەڵێ عەبدوڵڵای کوڕی دەفەرمێ سەری باوکم لەبان ڕانم بوو، لەسەر ڕانم بوو. وتی ڕۆڵە گیان ئەی عەبدوڵڵا سەرم دانێ سەر خۆڵەکە. وتم بەخوا احتیمالێ باوکم ئاگای لە خۆی نەبێ زۆر، چونکە برینەکەی زۆر خەست بوو، لە سەرەمەرگا بوو. جاری دووەم فەرمووی ئەی عەبدوڵڵا سەرم دانێ سەر خۆڵەکە. جاری سێمیش بە هەمان شێوە سەریم داناوە سەر خۆڵەکە. فەرمی دایکت بمرێ سەرم دانێ سەر خۆڵەکە پێت ئەڵێم. ئەڵێ سەری باوکم داناوە سەر خۆڵەکەتم باوە گیان فەرقی چییە؟ سەری تۆ لەبان ڕانی من بێ لەسەر ڕانی من بێ یاخود لەسەر عەرزەکە بێ لەسەر زەویەکە بێ. فەرمی سەرم دانێ سەر زەویەکە. سەریم داناوە سەر زەویەکە سەری باوکم گوێم لێ بوو قسەی دەکرد بە چاوی فرمێسکەکانی چاوی ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێت، بە فرمێسکی چاوی عەرزەکەی تەڕ کرد. بەڵێ ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ بە فرمێسکی چاوە جوانەکانی خۆڵەکەی تەڕ کرد. عەبدوڵڵای کوڕی دەڵێت نەمەزانی باوکم چی دەڵێ، قسەی دەکرد گوێی خۆم نزیک کردەوە لە دەمی باوکم بزانم چی دەڵێت. لە سەرمەرگایە دەیفەرموو عومەری کوڕی خەتاب وەیل بۆ تۆ، تیاچوون بۆ تۆ، تیاچوون بۆ دایکیشت ئەگەر خوا لێت خۆش نەبێ ڕەحمت لێ نەکە. ئەگەر خوا لێت خۆش نەبێ ئەی عومەری کوڕی خەتاب وەیل بۆ تۆ بێ، تیاچوون بۆ تۆ بێ. ئینسانی ئیماندار ئەبێ بەردەوام بترسێ، ئینسانی ئیماندار دەبێت لە قیامەت بترسێ. وەیل بۆ تۆ بێ عومەری کوڕی خەتاب، تیاچوون بۆ تۆ بێ ئەگەر خوا لێت خۆش نەبێ. ئەگەر خوا لێت خۆش نەبێت تیاچوویتە. ئینسانی مسلمان دەبێت بەم جۆرە بێ بترسێت. ئینسانی مسلمان دەبێت ڕەحمی خوای گەورە لە دڵیا بێت، پێی خۆش بێ خوای گەورە لێی خۆش بێ، بەڵام دەبێت لە عەزابی خوش بترسێ، بترسی خوش لە دڵیا بێ، نەک خوای گەورە ڕەحمی پێ نەکە. بەڵێ ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ شەهید کرا. ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ لە شاری مەدینە وەفاتی کرد و شەهید کرا بەسەر بەرزی ڕۆشت. ئەگە پێمان خۆشە لە ڕۆژی قیامەتە بگەینە خزمەتی خۆشەویستانی خوا، بگەینە خزمەتی ئیمامی ئەوبەکر و ئیمامی عومەر و عوسمان و عەلی و هەموو سەحابەکان ڕەزا و ڕەحمەتی خوایان لێ بێت. پێویستە ئینشاڵڵا لە دنیادا شوێنی ئەوان بکەوین، شوێنی بەرنامە و ڕێبازی پیرۆزی ئەوان بکەوین، چونکە هەر کاتێک کە ئێمە شوێنی ئەوان کەوتین بە دڵنیایی پێغەمبەری خوا فەرمیێ صلی الله عليه وسلم المرء مع من أحب. لە ڕۆژی قیامەتە مرۆڤ لەگەڵ ئەو کەسەدا حەشر دەکرێ و لەگەڵ ئەو کەسەدا دەبێ کە خۆشی دەوێت.